مامۆستاگیان ئەم پرۆگرامە بەڕاستی بەڕای من بۆ هەموو تاکێک ضرورە بۆ هەموو تاکێک پێویستە کە پرۆگرامێکی لەم شێوازە ببینە لەسەر خێرا خوێندنەوە و هەم لەسەر هەم استراتیژیەکانی خوێندنەوە و تەکنیکەکانی خوێندنەوە چونکە زۆر کەسمان هەیە خوێنەر نییە سە من وەکو خۆم کەسێک بووم خوێنەر نەبووم چاوەڕێی شتێکی ئاوا بووم کە کەسێک بێ دەستم بگرێ ڕێگایکم شان بە بۆەوەی بە شێوازێکی دروست بێمە ناو دنیای خوێنەوە ناکات بە شێوازێکی کلاسیکی کە زۆری خەڵکی ئێستا بۆ شێوازای خوێنەوە منیش بێمە خوێنەوە کە ئەو شێوازە زۆر بەرهەمی نابێت و سوودەکەی ناڵم سوودی نابێت بەڵام سوودێکی ئەوەی زۆری نابێت بەڵام کە تۆم تەکنیکانە خوێند و بە تایبەتی تەکنیکانی خێرا خوێندنەوە بەکارهێنانی ئاماژە و دانانی پلان بۆ خوێندنەوە کە ئەمانەت زانی بتەکید دوای ماوەیەکی تقریبا دوای ساڵێک دوای 2 ساڵ بەرهەمێکی زیاتر دەبێت لەوەی کە کەسێک کە بەرنامەکەی نەخوێن دەبێت. کاک ئەحمەد لە مەجالی ئەو پرۆگرامە لە چیە تۆ زیاتر هەست بە ئیسفادە دەکەی لە مەجالی ئەوەی کاس دەکەی خێراییت زۆر زیادی کردووە تێگەیشتنە تۆزێ وەسفی ئەو کە چ گۆڕانکاریێک بەسەر تۆ داهاتووە لە مەجالدا هەست بەست دەکەی ینی بۆ نمونە لە چی ئاز دەکەی بەرەو پێشچووی؟ هەم سپاس بۆخۆ هەم لە خێرایی و هەم لە تێگەشتنەکە بەرەو پێشچم بەڵام سەرەتایە لە تێگەشتنا زۆر لاواز بووم یعنی ڕێژەی تێگەشتنم لە سایە 20 بوو ئەو هەڵسەگانی کە کردمانەوە بە گشتیش کە کتێبمە خوێندەوە زۆر بەرزی تێنە ئەگەشتم و زۆریش زانیاریەکانی بیر نەهاتووە بەڵام سپاس بەخۆ ئێستا خێراییەکەم 2 ئەو نیو زیادی کردووە و هەم ئاسی تێگەشتنەکەشم ئەتوانم بڵێم 2 ئەو ئەو زیادی کردووە. دەتوانی بڵێ ئێستا ئەگەر لە ساڵێکدا لە دوایان پرۆگرامە دەست پێ بکەیت لە ساڵێکدا دەتوانیت 2 هێندەی پێشووتر بخوێنیتەوە بۆ ژمارە کتێبەکان زیاتر بکە بڵێم سێ ئەوەن دەرچووکە ئینشاءڵڵا نیازم وایە لە ڕاهێنانەکان دانەبڕم ڕۆژ بە ڕۆژ هەوڵمەم خێراییەکەم ئەوەندەی کە هەیە ئێستا زیاتری بکەم ئینشاءڵڵا.